ئەمڕۆ قوتابخانەی کۆشش شەشەمین فیستیڤاڵی بەهارە و کەلتوری و زانستی ئەنجام دەدات. نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون. بەڕێزان ئێستا داوا لە بەڕێز مامۆستا ئامانج یونس عوسمان سەرۆکی ئەنجومەنی قوتابخانە و باخچەی منداڵانی کۆشش دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەخێراتنێکی گەرمتان دەکەین بەدڵێکی پڕ لە خۆشی و شانازیەوە. ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتە لە مێژووی قوتابخانەکەمان، ڕۆژێک کە تێیدا بەروبوومی ساڵێک لە هەوڵ و مادەبوونی خەونەکانی قوتابیان بەجەرسە دەکەین. لە قوتابخانەی کۆشش ئێمە باوەڕمان وایە کە پەروەردە تەنها بۆ فێرکردن وانەکان نییە، بەڵکو بنیادنانی کەسایەتیشی هاوسەنگە. ئێمە هەوڵ دەدەینەوەیەک پەروەردە دەکەین کە نەک تەنها لە زانستدا بەهێز بێت، بەڵکو لە هونەر و وەرزش و بەها کۆمەڵایەتیەکانیش پێشەنگ بن. ئەم خاکە جوانە بۆ من ژیە